من فاز حسێن عەبدوڵڵا ناسراو بە مامفارس سەرۆکی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم بە ناوی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەم چیتر بەرووبوومی دەرەچی ئێران و تورکیای نەکڕن ئێحتیمام بە بەرهەمی خۆماڵی بدەن بەرهەمی خۆماڵی گرنگەلۆی بتوانین هەم ئاسایشی خۆراک دامینکەن و هەم بەرهەمی خۆماڵی بە بازار بکەن دیارە بەرهەمکردنی بەرووبوومی هەموو کوشت و کال و بیناسازی و هەموو کالەهای ئەو پێداویستیانە زەربەیەکی گەورەمان لێدا هەم لە ڕووی نەتەوەیی و هەم لە ڕووی ئەوەی ئێمە دوو قۆناغان زەرمەندین یەکەم پارەکەشمان دەستە بەرچی بێگانە دۆمیش بەرهەمی خۆماڵیمان بە بازار لێرەدا من دوو پاتی دەکەمەوە داوا لە هەواڵاتیانی کوردستان دەکەین لەوەی ئەو خاک و نیشتیمان و ئاو هەوایە بە ساعە بکەن بتوانن چیتر بەرهەمی ئێران و تورکیا نەکردن لەوەی زەربەمان لێ نەدەن هەم لە ڕووی نەتەوایەتی و هەم لە ڕووی بەرهەمی خۆماڵی بە بازارکردنەوە.